بارگن حشد شعبی لعراقی لباکوری بابلی هاتنه بردومان کرن هفکاری ما هالکوت عزیز به لگل ما با هالکوت دنباش ده درباره وان ایریشن کولستر حشد شعبی هاتنه کرن چه زانیاری هم کرن. بەڵە جەعفەر یارە جەف السەخار دەکەوێتە نێوان پارێزگای بابل و بەغداوە لە باکووری بەغدا و لە باکووری بابلیشە بە هەمان شێوە بۆیە لە ماوەی ڕابرداوە بە تایبەتی لە دوای شەڕی داعش هێزێکی بێشوماری گروپەکانی سەر بە حەشدی شعبی لەوێن بە تایبەتی لە گروپەکانی حزب الله و ئەو گروپە چەکدارانی کە نزیکن لە ئێرانەوە کاژێر 1150 خولەک ئەوەی کە ئێمە زانیاریمان دەستکەوتووە لە هەم لە هێزەکانی حەشدی شعبی هەم لە فەرماندی ئۆپراسیۆنەکانی عێراق بە فڕۆکەی هێرشکراوەتە سەر چەند بارگایەکی حەشدی شعبی بێکومان گروپە چەکدارەکانی حزب الله لەوێن کراونە تا ئامانجوو و بە پێی زانیاریەکان دوو چەکداریان کوژراوە و سێ چەکداری دیکەش بریندار ئەمە زانیارە سەرەتاییەکانمان دەڵێن هەر یەک لە فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکانی عێراق و دەستەی حەشدی شعبی ئەم زانیاریانیان پشتڕاست کردەوە لە ڕێگەی بەیاننامەدا ڕایانگەیاندووە کە کاژێر 1150 خولەک هێرشکراوەتە سەر پێگەکانی حەشدی شعبی لە پارێزگای بابل جرف السەخەر کە با بڵین شیعەکان یا لایەنەکانی حەشد شعبی بە جرف النەسر ناوی دێنن ناوچەیەکی تەواو سونە نشینە بەڵام لە دوای شەڕی داعش ئەو ناوچەیە هیچ دانیشتێشی لێ نەماوە تەنیاوە هەیە گروپە چەکدارەکان و چەک و جبەخانەی ئەو گروپە چەکدارە جیاوازانەیە لەوێ و هیچ کەسێکش بۆی نییە نە نزیکی ئێوە بکەوێتەوە نە بچێتە ناوچەی جرف السەخەر وا کەمێک پێش ئێستا ئێمە نزیکین لە ناوچەی سەوزی بەغداوە ینی لە تەنیشتی منەوە بە چەند سەد مەترێک ناوچەی سەوزی بەغدایە لەوێ خۆ دەزانی کە باڵۆزخانەی ئەمریکای لێیە چووی سەردانی ئێوێ ماکریا با بڵێن لە نزیکەوە بێدا سوڕانەوە مازانی ینی بەدەدەسوما بۆ کرد کە دۆخی ئەوێ چۆنە هێزێکی تایبەتی لەوێ بە چواردەوری باڵۆزخانی ئەمریکا بڵاوی پێکراوە بەڵام تاوەکو ئێستا هیچ هێرشێک هیچ جموجۆڵێک نەکراوەتە سەر باڵۆزخانی ئەمریکا و هەروەها لە فڕۆکەخانەی سەربازی ڤیکتۆریا کە هەر لە نێو فڕۆکەخانی دەوڵەتی بەغدادایە بە هەمان شێوە هیچ جموجۆڵێک نییە و زانیارەکان ئەوەی کە دەستمان کەوتووە لە ئەمریکەکان لە ماوەی ڕابردوودا هەم لە سەربازگای عین ئەسەد هەم لە سەربازگای بەلەد کشاونەتەوە هیچ پێگەیەکی سەربازیان لەو دوو شوێنەدا نەماوە بەڵام زانیارەکان باس لەوە دەکەن کە لە سەربازگای ڤیکتۆریا کە هەر لە نێو با بڵین فڕۆکەخانەی بەغدادایە هێشتا لەوێ ئەمریکیەکان هەن بەڵام تاوەکو ئێستا بە هیچ جۆرەکی چێرشێک نەکراوەتە سەریان جگە لەوەش فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و سوڵتەی تەیڕانی مەدەنی بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە کە ئاسمانی عێراق بە تەواوەتی داخراوە سەرجەم گەشتەکانی هاتون و چوون هەڵوەشاونەتەوە و ئەمە لە ڕێگەی بەیاننامەکەەوە ڕایانگەاندەوە بەردەوام دەبێت لە تاوەکو کاژێر دوانزەی بەیانی و قابلی درێژکردنەوەشە ئەو با بڵین داخستنی ئاسمانی عێراق و دواخستنی گەشتەکانی هاتون و چون بۆیە دۆخەکە لە عێراق بە شێوەیەکە کە دەتوانم لە هەردوو بڵێم لە هەردوو بەرەکە ڕنگ بێکاردانە و هێرشتدا ئەنجام بدرێت ئەوەی کە بینیمان ئێستا ئەو هێرشە لەلایەن فڕۆکانی با بڵێن ئیسرائیلەوە وەکەوەی کە زانیاری لەلایەن حەشد شعبیەوە دەستکەوتووە کراوەتە سەر پێکانی حەشدی شعبی و چاوەڕوان دەکرێت بە هەمان شێوە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران کاردانەوەیان هەبێت بەرامبەر بە شوێن و پێگە و دامەزراوەکانی ئەمریکا بەڵام ئەوەی کە من تاوەکو ئێستا قسە دەکەم تاوەکو ئەم ساتە هیچ هێرشێکیان نەکردووە و دۆخەکە لە باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا لە ناوچەی سەوزی بەغدا ئاساییە و هەروەها فڕۆکەخانەی ڤیکتۆریاش بە هەمان شێوە دۆخەکە لەوێش ئاساییە بەڵام گروپە چەکدارەکان لە ڕێگەی میدیاکانیانەوە هەڕەشە دەکەن و بە تایبەتی هەڕەشەی بە ئامانزگرتنی پێگە و دامەزراوەکانی یا بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراقدا دەکەن بەڵام تاوەکو ئێستا هیچ هێرش و جموجۆڵێک لە بەرامبەر با بڵێن بەرژەوەندەکانی ئەمریکا نەکراوە جعفەر